بەڕێزان بەردەوامین گفتگۆکەین لەبارەیەوەی ساڵەکان چۆن دەستنیشانەکرێن بۆ نمونەکە دەڵێن 2026 زاین ئێستا لە 2026 ئەمە لەسەر سبنەمایەک دەستنیشان کراوە چۆن دیاری کراوە ئایا پەیوەندی بە لەدایکبوونی حەزرەتی ئیساوە هەیە یان چۆن دەستنیشان کراوە گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لە ڕووی زانستیەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زریان حاجی پسپۆری مێژووی شارستانیە دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی سەرچەو ساڵی نوێ پیرۆز بێ ساڵی نوێ لە جەنابتان پیرۆز بێ لە کارمەندان لە هەموو گەلی کورد پیرۆز بێ ومێ دەکەم ساڵی 2026 ساڵێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەموو کورد لە هەر شوێنێکی ئەم پارچەی گیانە هەبێ لە هەر شوێنێکی دنیایە کوردێکە بێ بۆی بێتە ساڵێکی خێر و خۆشی و بۆ هەموو مرۆڤایەتیش ساڵێکی پڕاوپڕ بێ لە جوانی و لە شادی و لە بەختەوەری ئینشاءڵڵا کۆتایی هەموو ناڕەحەتەکان بێ وەروەها زۆزە پیرۆزبایی یەکەم لە کەناڵی کورسات بۆ یادی دامزراندنیانەوە بەڕاستی کەناڵێکی جوان و ناوازە و شایستە بە ماڵی کووردە بۆیە من هەمیشە خۆشحاڵم کە لە کەناڵی کورساتەوە دەرەکەم ڕەنگە زۆرترین لە ژیانی میهێنی خۆمە زۆرترین دەرکەوتنەکانم لەم کەناڵە جوانە بێ بۆیە زۆر پیرۆزبایی یەکەم لە ئێوەی بەڕێز وە لەم کەناڵە جوانە و لە خۆشمان و لە هەموو خەڵکێک کە بینەریم کەناڵێ زۆر سپاس دکتۆر بێنە سەر باسەکەی خۆمان سەری ساڵی زاینی چۆن دەستنیشان کراوە ئێستا کە دەڵێن 2026 ئەمە لەسەر سبنەمایەک دەستنیشان کراوە وەڵی لە ڕاستیە کاتێک ئێمە سەری مێژووی ئەم ساڵاکەین تاوان مرۆڤایەتی مرۆڤ لە ژیانی خۆیان ئەبێت شتێکی هەبێت لە سەری بڕوە یعنی هەر لە زۆر کۆنەوە لەوەتی لە بەرەبەیانی مێژووانێ مرۆڤایەتی دروست بووە هەموو بیریان لەوە کردوێتەوە کە ئەمە بێت ڕۆژێک هەبێ و بێت ساڵێک هەبێت کە ئینسان کاتەکانی خۆی پێڕێک بخە هەموو سەرەتای دەرخستنی هەموو ڕۆژمێرێکیش لەوەوە سەرچاوی گرتووە کە ئێمە چۆن کاتەکانمان ڕێک بخەین چۆن بتوانین بە پێی بنەمایەکی ڕێک و دروست توانین شتێکمان هەبێت لە سەری بڕۆین کە کاتەکانی پێ دیاری بکەین ژیانی ڕۆژانی خۆمانی پێ مەیسەر بکەین چۆن بتوانین پلان ڕێژی بکەین لە ژیانی خۆمانە مەسەڵەن ڕۆژی فڵان چی بکەین ڕۆژی ئەوەنگە چی نەکەین ئەمە کاگەڕینەوە بۆ مێژوو ئەمە زۆر کۆنە ینی حتا تەنانە سەردەمی بابلیەکان کۆمەرەکانمانێ سەردەمی بابلیەکانمانێ تا سەردەمی ئاشوریەکان کە ساڵنامەی بابلیەکانمانێ ساڵنامەی ئاشوریەکانمانێ جا بۆ میسر فیرعونەکان کە بە هەمان شێوە حسابات و تایبەتمەندی خۆیانیان هەبووە هاتوون ئەم لێکدانەوانیان کردو وە کاتێکیش ئەم لێکدانەوەی ئەکرێ مرۆڤەکان وا بیرەکەنەوانەیە کە گرد لە تەنامەت دیاردێکی گردونیە یعنی ئەمە هەروە لە خۆیەوە ڕووی نەیە و بیریان کردەوە چۆن چه حسابێ بکەن ئایا ڕۆژ حسێ بکەن ئایا هەفتە حسێ بکەن ئەی هەفتە چۆن دروست دەبێ ئەی باشە ڕۆژ چۆن دروست دەبێت ئەی شەو چۆن دروست ئایا شەو حسێ بکرێ لەگەڵ ڕۆژەکەیە ئەتوانین بڵێن یەک ڕۆژی بەدەمێکەوە حسێبە یاخود شەو ڕۆژ بە یەکەوانێ یا حسابی تایبەتی ئەی کاتژمێرەکان چۆن حسێ بکەین ئەمەش خۆی لە خۆیان چۆن تەقسیمات بکەین بەسەر ئەمە لە زۆر زووەوانێ هەموو بیریاران و ئەوەی کە تۆزە عەقڵی شکابێ بە دنیا و توانی بێتی بەرامبەرەکەی تێبگەێنێ بیری کردو شتێک بۆ ئەم بابەتە دابڕێژێ ئەمە خۆی گەورە لە قورئان فەرمێ ئین عدة الشهور عند الله 12 شهرا من يوم خلق السماوات والأرض فەرمێ لەو ڕۆژەوە خۆی گەورە ئاسمانەکان و زەوی دروست کردووە دنیای بە 12 مانگ دروست کردووە یعنی بە 12 مانگ دنیای دروست کردووە کە 12 مانگی تەواو ئەڕوا بەڵام ئەم 12 مانگە چۆنە بە چه حساباتێکە ڕوا ئەمە حساباتێکی تری لەسەرە ئەمە یەک دووەم وەکو عەرزم کردن ئەمە پەیوەندی بە گردوونەوە هەیە سیستەمێکی گردون ناسیە بەر لە قورئانێکیش لە نێو میلەتانی دیکەدا هەبووە نانا بێگومان من نمونەکەم بۆ لە قورئانی پیرۆزێنایەوە یعنی کە خی گەورە دنیای دروستکردووە فەرمێت لە سەر 12 مانگ بەڵام لە میلەتانی کۆنی دنیا بەم شێوازە هاتووە بەرحاڵ هەر میلەتێک هەوڵیاوە لە مێژووە ڕۆژمێرێکی تایبەت بەخۆی هەبێ کە ساڵانە لە سەری بڕەوە تایبەت بێ بەخۆی و کاتەکانی خۆی پێ دروستکە و مێژووی خۆی پێ دیاری بکە ئەمە زۆر گرنگە چونکە خەڵکانێکی هەمیشە حەزیان کردووە کە بۆ نمونە ڕووداوێکی دیاریکراوە ببەستنەوانێ بە ساڵێک و بۆ نمونە ساڵێک کە شتێکی تیا ڕوویا وڵا بۆ نمونە خۆشمان ساڵی لافاوەکە بوو یا ساڵی فڵانشت و حەزەکەم زان چی ڕوویداوە لە ڕابردووە واتە بۆ نووسینەوەی مێژوش دیسان ساڵنامە هەر گرنگە کە مرۆڤ هەیبێ بۆ یەکەواتە پێویستە لە ژیانی مرۆڤایەتیە ڕۆژێک وە ساڵنامەیە وە کاتێک هەبێ واتە ساڵنامە پێیوەستە بە پلاندانانی مرۆڤایەتیەوە بە کات داڕشتنی کاتەوە کە مرۆڤ کاتی خۆی چۆن دابڕێژە بووە بابەتێکی گرنگ زۆر میلەت ئەم کاری کردووە هەتا ئەگاتە ئەم ساڵی کە ئێستا خۆمان لەسەری ئەڕۆین پێڵێن ساڵی زاینی لە ڕاستیە من کاتی کە ژووتومە من پێم خۆشنی ئەم ساڵە پێ ساڵی زاینی بۆچی چکە پێیان وایە گوایە ئەمە پەیوەندی بە لەدایک بوونی ئیسا سەلامی خوایەوە هەیە کاتێک کە لەدایک بووە و بە عەرەبیەکەی پێوترێ ساڵی میلادی بەینی زەگەش پێڵن کریسمس گوایە ئەمە لە ڕوانگەی لەدایکبوونی حەزەتی مەسیح و سەلامی خوای لەبێ ئەم ساڵ و تەقویمە دروست کراوە بەڵام لە ڕاستیە کاتێک ئێمە لێکدانەوەی بۆکەین ئەمە زۆر کۆنترە لە حەزەتی مەسیح بۆ نمونە
ئێمە ئیمپراتۆرێکمان هەبووە کاتی خۆی ئیمپراتۆرێتەکە ناوی ئیمپراتۆر نۆڤا بووە. نۆڤا یان نۆما کە ئیمپراتۆرێتێکی کۆنی ڕۆمانیەکان بووە لە ساڵی 1953 پێش زاین. یعنی پێش ئەو ساڵنامەش کە ساڵین لێکی زین 1953 ساڵ لە کاتی دروستبوونی شاری ڕۆمایە کە یادیان کردوتەوانێت کە ئەمە ڕۆژی دروستبوونی شاری ڕۆمایە ئەم تەقویمەیان داناوە ناوێناوە تەقویمی ڕۆمانی واتە ڕۆژمێری ڕۆمانیان لەسەر حسێب کردو. ڕۆژمێرەکە یەکەم جار دەمانگ بووە. دەمانگ لەسەر ئەمە ڕۆشتووە هەتا ئەو کاتەی واتە 1953 ساڵ درێژە بکێشێ هەتا ساڵی 45 با بڵێن 45 پێشزین. لە 45 پێش زین قەیسەرێکی ڕۆمی تر دەرەکەوێ کە ئەم قەیسەرە ناوی یۆلیۆس قەیسەڕە بێ. یۆلیۆس قەیسەر لە ساڵی 45 پێش زایندا دێت حسابێکی ورترێنێتە پێشەوانێ. لە ساڵی 45 پێش زین ئەشێت ئەسکەندەریە داگیرەکە. ئەسکەندەریە شارێکی پڕ لە زانست بووە واتە لە شارستانی میسری کۆنی تیا بووە. کاتێکە و شارە داگیرەکە کاهینێک یا فەلەکناسێک لەو شارە ئەبێ ناوی سۆسی جینیۆزە بێت. سۆسی جینیۆز پێڵێ ئەم پێڵێت ئەڵێ تەقویمێکم بۆدانێ بۆ ئیمپراتی ڕۆمانی بگونجێت چکۆم تەقویمێکە من هەما دەمانگە و ئەم دەمانگەش نازانین چۆن لەسەری بڕۆین. هەر ئەوەنگە ئەزانی کەڕین دروستبوونی شاری ڕۆما لە 1953 هاتووە تا ئێستا. ئەوژە زۆر باشە لە بەمەرجێ گەورەترین مانگیان درێژترین مانگیان کە ڕۆژەکانی درێژ بێ ینی ڕۆژەکەی زۆرترین کاتی ڕۆژ بێ بڵێ سیوەک ڕۆژ بێ و زۆرترین کاتیشی ڕۆژ بێ ینی شەو نەبێ ڕۆژەکەی زۆر بێ ئەڵە بەناوی منەوە ناوی بنێن بۆیە بیری بۆ کاتەوە سۆسیۆژینۆز ئەڵێکین بە 12 مانگ بەڵام 12 مانگ تۆزە مشکلەیە بۆچی چکە ئەمان پشت ئەبەستن بە سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا زەوی بە دەوری خۆردا لە 365 ڕۆژ و ینی بە پێ حسابی فەلەکی 365 ڕۆژ و 6 کات ژمێری پێچێ 360 باشە 6 کات ژمێرەکە چی لێ بکەین ئێمە ئەبێ ئەم 6 کات ژمێرە حساب کرێ خۆن ڕۆژێک ناکە ئێمە چۆن لێکی دەیتەوە هاتن وتیان ئێمە مانگێکدانی بە ناوی مانگی شوباتەوە مانگی شوبات دەکەین بە 28 ڕۆژ لەبەروی کە مانگێکە باڵێن ڕۆژەکانی کورتترەوە ئەکەوێتە سەتایی ساڵەکەش دانرێ بۆیە 28 ڕۆژ دانین ئەی چی بکەین بۆ ئەو ڕۆژە خۆی 4 24ەکە بۆ یەک ڕۆژی بۆ دروستکەن لە سەری چوارم باڵێن سەری چوارم ساڵە ئەیکەن بە سنەی کە بیسە واتە ڕۆژێکە خەنە سەر شوبات دەبێت 29 ئێستا خۆشەکە لەوایە و کەسانی کە لە 29 شوباتە لەدایکەوە 4 ساڵ جارێک یادی لەدایک چکە ڕۆژە نامێنێت تەقریبا لە تەقریبا نامێنەوە مێکێ لەو ڕخنانەیە کە لەو تەقریبا ڕاستیاگیرێ اینجا 365 ڕۆژەکە کە بە دەوری خۆراسوورەت و 365 و 6 ڕۆژە حسابی بۆ کرد چه ڕۆژەی چه مانگێکی بۆدانێ مانگی حوتی بۆدانە مانگی حوت کە ئێستاش ناسراوە مانگی یۆلیۆس یۆلیۆ یا مانگی یۆلیۆس قەیسەرە واتە بەناوی ئەو قەیسەری ڕۆمانیەکانەوە دانراوە کە ئەم مانگە وەسیوەک ڕۆژێکیان بۆ دانا تەمان پێشەوەی کە یۆلیۆس قەیسەر بێ وتیان زۆر باشە لەمە دووە مانگە تاکەکان ئەکەین بە سیوەک ڕۆژ بۆی کە ڕێک بێتەوانێ و نابێت مانگە سیوی و مانگێکەوە بێ سیوەک ڕۆژ بێ و ئەو مانگی کەشیان 28 ڕۆژ بێت دوای ماوەیەکی زۆر لێکدانەوەیان کرد لەسەرەوە ڕۆشتن دوایی لە ساڵی سی پێش زاینەوەتە دوای 45 پێش زاین جا سی پێش زاین قەیسەرێکی تری ڕۆمانی دێت ناوی ئۆگستینە بێ ئۆگستین جوتی ئینجامیژە بێ و قەیسەرەکەی پێشوو مانگێکم مانگەکەش دیسان ئەبێ ڕۆژەکانی درێژ بێ و ئەبێ ڕۆژیش بێ ڕۆژەکەی درێژ بێ لە شەوەکەی کورد بێ ڕۆژەکەی درێژ بێ بێ زۆر گرنگ بێ ئەو بیریان کردەوە چی بۆ بکەن هاتن مانگی هەشتیان بۆ دانا مانگی هەشتیان ناونە بەناوی ئەو نانە ئۆگست ئێخدەی پێشتریش خۆ مانگە جووتەکان هین بوون ینی 30 ڕۆژ بوون وتیان نابێ بێ ئەمیش سیویەک بێ ناچار ئەمیشیان کرد بە سیوێک یخۆ نابێ مانگینەوە بەدوای ئەوە هەر سیویەک بێ هاتن مانگی نویان کرد بە سی مانگی دەیان کرد بە سیوێک یانزەیان کرد بە سی دوانزەیان کرد بە سیوێک واتە بەم جۆرە دوایەوە حسابەکانیان بۆ کردەوە بێگومان هەرەبووە لە پێش زاینەوە هەبوو و حسابەکەشی زۆر سەیرە ینی ئەم ساڵە ساڵێکە کە خەڵکی ئێستا ئێمە جاخوار خۆی لە خۆیان ئەم سەپاندنی ساڵی کە پێیانە ساڵی زاینی یان ساڵی ڕۆمانی بەسەر جیهاندا ئەمە جۆرێکە لە هەیمەنەتی وڵاتانی ئەوروپی بەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتەوانێ و هەیمەنەتی وڵاتانی مەسیحی بەسەر دنیاوە کەسە دوای مەسیحەکان تەمەن کردیان مەسن یا هیچ پێنجی مەسیحەوە نییە بەسەر دنیاوە کە ئەبێت تۆ ساڵەکەی ئەوانیش جێبەجێ بکەیت و ئەگەر پێشت وابێت کە هەڵەشی تایە مەزان ساڵەکە دروستیش نییە هەر جێبەجێ بکەیت بەم جۆرە ئەم ساڵە هات هەتاوەکو هاتنی مەسیح و سەلامی خوای لەبێ و دوایی چەند بە چەند هەتا ئەگاتە ساڵی 336 زاینی لە ساڵی 336 زاینیە کەسێک دەرەکەوێ
ناوی جۆلیۆسە پێم یان جۆلیە سۆسی جینیۆزە ئەم پیاوە یاتە لە ساڵی 1936 بە هەمان شێوە پێ قەشەیەگە بێ بیرێکە کاتەوە ئەڵێ ئەم تەقویمە بێ گۆڕانکاری تیا بکەین و لە کاتی گۆڕانکاریەکە بیر لەوە ئەکەنەوانێ کە یادی لە دایکبوونی مەسیح ببەستنەوانێ بە سەرەتای ئەم ساڵەوانە بیخەنە مانگی دوانزەوانێ بۆچی خستیانە مانگی دوانزەوە لەبەرەوەی کە یەکەم کاتێکی خۆشە لە ئەوروپا کاتی بەفربارینە خەڵک کۆ بێتەوانێ ڕۆژەکەوێتەوێت دووەم جەژنێکی خوپیەوە گیراویان هەبوو لە پێشترا کە هەموو 25 دوانزەیەک هەموو 25 دوانزەیەک جەژنی لە دایکبوونی خۆر بوو لە ئیمپراتۆریەتی ڕۆمانی کۆنا بۆی ئەو جەژنە هەر بمێنێتەوە درێژە بکێشێ هاتن بەستیانەوە لە دایکبوونی مەسیحەوە ئێستا خۆ زۆربەی ئەریستۆکەواتە 25 مانگ ڕۆژی لە دایکبوونی خۆی لە ڕاستیە بەپێی توێژینەوە زانستیەکان کە من بە دوواداچوونیشم بۆ کردووە ڕۆژی 25 دوانزە لە دایکبوونی مەسیح نییە بەڵام بەپێی ئەو پاپایانەی کە پێشتر قەراریان ناوە لە ئاینی مەسیحیەتدا کراوەتە ڕۆژی لە دایکبوونی مەسیح بۆ نمونە 25 دوانزە پێشتر ڕۆژی لە دایکبوونی خۆر بووە واتە جەژنێکی تایبەت بووە بە ڕۆمانیا کۆنەکان کە خۆرتیایە لە دایک بوو و هەنگێکی کۆنی ڕۆمانی بۆ تایە هاتوون و ئەم ڕۆژە بۆ یەکرا بە ڕۆژی جەژن بۆەوەی کەوابی بەستنەوە بەو جەژنە کۆنی کە پێشتر هەیەم بووە ئەگەر ناخۆێستا هەندێک لە مەسیحەکانی دنیا ئەڵەن حوتی یەک مەسیح سەلامی خوارەدە جگەلەوە ئەگەر ئێمە بین سێری ئینجیلی لوقا بکەین لە ئینجیلی لوقایە بە ئاشکرا ئەڵێ کاتێکە مەسیح سەلامی خوای لەبێت لە دایک دەبێ مریەمنی دایکی سەلامی خوای لەبێ گوێی لە دەنگی کۆمەڵێک شوان ئەبێ لە دەرەوە مەڕەکانیان ئەلەوەڕێنن شوان کاتێک ئەلەوەڕێنێ لە بیت اللەحم کە مەسیح لە دایک بۆ سەلامی خوای لەبێ لە بیت اللەحما مانگی دوانزە مانگی ساردا خەڵک مەڕووماڵات لە دەرەوە نییە بۆیە کەسێک هەیە ناوی ئادەم کلارکە ئادەم کلارک هاتووە تەفسیری لوقای کردووە نووسیوێتی بە زمانی ئینگلیزی بە ئاشکرا تەفسیرەکە ئەڵێ مادەم کە گوێی لە دەنگی ئەوە بۆ ناکرێت کە ڕۆژی لە دایکبوونی مەسیح ئەو کاتە بۆیە ئادەم کلارک ئەڵێ هەتا هەر بە نەس هێناوێتی ئەڵێ بۆیە پێچێ مانگینەوە یا مانگی دا مەسیح سەلامی خوای بێ لە دایک بوو بێ جگە لەوە لە لێکدانەوەکانی تریشە حتا ئێمە مۆسوعەیەکمان هەیە پێوتری مەسوعی کاتۆلیکی کە لە ساڵی 1911 چاپ کراوە بە نەس ئەم دەقی هێناوە کە ئەڵێ مەسیح سەلامی خوای بێ لەو 25 دوانزە لە دایکەوە 25 دوانزە ڕۆژێک بووە کە پێشتر هەبوو بۆیە بەڵگەکان زۆرن یعنی ئەگەر حتا مۆسوعی بەریتانی کە لە ئەنتەرنێتە هەیە ئەگەر سەیری بکەین دیسانەوە ناڵێت 25 دوانزە کە لە دایکبوونی مەسیحە سەلامی خوای لەبێ ئەم لێکدانەوەی بۆ کوێ هاتووە وەکو عەرزم کردن دوو بۆچوون هەیە یەکێکیان ئەکسینیۆس کە ئەکسینیۆس لە ساڵی 531 زاینیە کە پاپایەکی یاخود خەشەیەکی مەسیحی بووە ئەم ڕۆژەی دیاری کردووە بە ڕۆژی لەدایکبوون و مانگی یەکی خستۆتە یەکەوانێ و هەندێک کەسی کەژ ئەیگەڕێنەوەنێ بۆ سەدەی چوارەمی زاینی واتە سەدەی 400 ساڵ دوای لەدایکبوونی مەسیح سەلامی خوای لەبێ هەندێک مەسیحەکان ئەمەیان داناوە یان خەشەیەکی ئەرمەنی کە هاتووە پاپایەکی ئەرمەنی کە ئەم ڕۆژەی دیاری کردو خۆگەر بێت و لەگە قورئانی پیرۆزیشە ئێمە مقارنەیەکی پێ بکەین کە قورئانی پیرۆز کاتی باسی لەدایکبوونی حەزەتی مەسیحەکە سەلامی خوای لەبێ ئەفەرمێ وهزی إليك بجذع النخلة تساقط أفرمي برو أو دار خرماية رابوشينا شيكا وهزي بجذع النخلة تساقط عليك رطبا جنية أفرمي خرماي نرمو بيجيشتو خرماي بيجيشتوش لما يحوتو هشتا بيجومان بيجا بوي أمش بهماش ولا قال أوا يجا جريتواني بوي اشتكان زورتي كمان لسالنامي زايني من ناجلم زايني بيلم سالنامي رومي بۆیە حتا ئەگەر سیر بکەین لە پێشووتر لە خەڵکی کۆنی ئەم شاری خۆمان یا کورد خۆمان بەعام ئەیان و ساڵی ئینگلیزی نانەوە چکە ساڵی ئینگلیزیەکانی ناوێنم ساڵیان بەسەر مۆتیقانە سەپانەوە ئێستا تازە بۆ بە ساڵێکی گرنگ لەبەر ئەوەی کە عولەمەیە و عولەمەش تازە لەسەر ئەم ساڵاڕوە گرنگە خۆمان بزانین و مێژووی ئەم ساڵانە لە کوێوە هاتووە و تابێرمەندی حتا ناوی مانگەکانیش جیاوازیان هەیە سەی ناوی مانگەکان کەین تۆزێک جیاوازی و تێنەگەشتن هەیە لە لێکدانەوەکاندا بۆ نمونە مانگی جەنوێری ینی خواوەندی دەرگاکان کە پێشتر یان پێنی مەسیحی هەر نییە پێشتر لە ئاینی کۆنی ڕۆمانیا کە خواوەند فرە خواوەندیانە بووە بەوانای خواوەندی دەرگاکان هاتووە مانگی دوو بە هەماشەوە مانگی سێ ینی خواوەندی جەنگ مانگی چوار ینی بەهار مانگی پێنج ینی خواوەندی دایک مانگی شەش خواوەندی گەنجەکانە مانگی حەوت و یۆلیۆس باسمان کرد مانگی هەژ ئۆگستە مانگی نۆ ژمارە نۆیە مانگی دە ژمارە دە ینی ئاوا بە دوای یەکە ناوەکان کاتێک لەگە دەیتوانێت ڕەنگە پەیوەندیان بە مەسیحی شەوە نەبێت سەلامی خوای لەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە مادەم
ئەمە شتێکی عولەمەیە لەسەر گرنگجێکەوە هاتۆ بۆ هەموو مرۆڤایەتی دانراوە بە هەموو کەم و کورتەکانی شێوە ئێمە ئەبێ لە سەری بڕۆین وەکو خەڵکانی وەکو مرۆڤ بەڵام گرنگ لێرە ساڵەکەش نییە گرنگ ئەوەیە کە مرۆڤ چۆن بتوانێ کاتەکانی خۆی ڕێک بخا بە چ شێوازێکی گرنگەوانێ سابات و پەیام و تابێتمەندی خۆی دابنێ. دکتۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ زانیاریە وردەکانت زۆر سپاس بەخێرات سەرچاو زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردن. خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا جارێکتر ساڵی نوێتان پیرۆز بێ هەر لە خێر و خۆشییا بن خۆتان لەگەڵ.